بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. سلام ورحمة الله وبركاته ليبت شكان براني بريس لواني فقه گیشتی نواني دوازدهم کە هەر لە ڕوکنەکانی نوێژدا دەمێنینەوە کە لە دەرسی ڕابردوودا باسی ڕوکنە سەرەتاییەکانمان کرد، نیەتهێنان، الله ئەکبەری دابەستنە نوێژ، پاشان وەستان بە پێوە و هەروە خوێندنی فاتحە. ڕوکنی پێنجەهەم بریتیە لە چەمانەوە و ڕوکوع بردن کە خوای گەورە دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا ارکعوا واسجدوا، ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە بچەمێنەوە، واتە بستنە سەر پشتان نەویکەن. هەمومان دەزانین کە ڕوکوع بە معنای ئەوەی دی کە دەستت لەسەر ئەژنۆت دانەوی و پشتیشت بچەمێنیەوە. ئەو ڕوکنە چۆن جێبەجێ دەبێت؟ بێگومان دەبێ ئینسان کە چەمایەوە پشتی ڕێک ڕاوەستێ، یعنی ئەو کاتێک کە دەستت لەسەر ئەژنۆت داناوە بە توندی، پشتت تەواو لە ڕوکوعدا ڕاوەستێت و هیچ جوڵەیەکی تێدا نەمێنێ، ئەو کاتە پێی دەگوترێ ڕوکوع بردن. کەواتە ڕوکنی پێنجەم بریتیە لەوەی کە ئێمە بچینە ڕوکوع و هەروەها لە ناو ڕوکوعەکەشدا بمێنینەوە بە ئەندازەیەک کە هەموو ئەندامەکانمان لە جوڵە بکەوێت. واتە ئەوانەی کە تەنها ئاوا دەکەن و هەڵدەستنەوە بەبێ ڕاوەستان، بەبێ گومانی ڕوکوعەکەیان و نوێژەکەشیان تەواو نییە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو پیاوەی کە نەیدەزانی نوێژێ بکا فەرمووی ثم اركع حتى تطمئن راكعا، فەرمووی ڕوکوع ببە تا ئەو کاتەی لە ڕوکوعدا جەستەت لە حەرەکە دەکەوێت، یعنی ئاوا ڕێک کە چوویە ڕوکوع، چوونە ڕوکوعەکە شتێکە، پاشان جەستەشت دەبێت لە حەرەکە بکەوێت بە ئەندازەی ئەوەی کە تەسبیحاتەکەی سوبحان اللهەکەی دەڵێی بوەستی ئەندامەکانت لە حەرەکە بکەون، نوێژەکە دروستە. حەدیثی کەمان هەیە پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم أسوأ الناس سرقة الذي يسرق من صلاته، دسترین دس ئەوەیە کە لە نوێژێدا دزی بکە. گوتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژ چۆن دزی تێدا دەکرێت؟ فەرمووی ئەو کەسانەی کە ڕوکوع و سوجدەیان بە تەواوی نابن، بێگومان تەبەن وەک ئەوەی وایە دزیان لە ڕوکوعەکەی کردبێت. کەواتە چوونە ڕوکوع ڕوکنێکی سەر بەخۆیە، تەبەن ئیلا دەبێت بچەمیەوە، پاشانیش کە چەمایەوە دەبێ بە ئەندازەیەک ڕاوەستی جەستەت لە حەرەکە کەوت بێت، ئەو جار هەستیەوە، ئەو جار ڕوکوعەکەت تەواوە. دوای ڕوکوع الرفع من الركوع، بەرزبوونەوە لە ڕوکوع، هەستانەوە لە ڕوکوع، پاشان والاعتدال قائما مع الطمانینە، دەبێت تەواو کیت ببیەوە جەستەشت ئەو کاتی کە لە ڕوکوع هەڵدەستیەوە هەر ئەوەندە بەس نییە کە بڵێ سەمیع الله و یەکسەر بڕۆیەوە، نە، کە بەرزت بوویەوە تەواو پشتت ڕێک خواری تێدا نەبێ، ئەو جار ئەوەندەش ڕاوەستی کە جەستەت لە حەرەکە بکەوێت. ئەویشیان پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وإذا رفع رأسه استوى قائما حتى يعود كل فقار إلى مكانه، کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕوکوع بەرز دەبوویەوە ڕادەوەستا بەڕێکی هەتا هەموو جومگەکانی جەستەی لە حەرەکەکە دەکەوتن، نەدەچوویە سوجدە. بۆی ئاگامان لەو تەمانینەی بێ کە بەداخەوە زۆرێک لە نوێژ خوێنانمان هەڵەی زەقیان هەیە لەو بابەتەدا، و بەبێ گومانی ئەو کاتە نە ڕوکوعەکەت بەکەڵک دێنە نوێژەکەت. بۆیە چوونە ڕوکوع ڕوکنێکی ئەساسی و سەرەکی نوێژە، ئەوە یەک. پاشان وەستان لە ڕوکوع هەتا جەستەت لە حەرەکە دەکەوێت، ڕوکنێکی دیکەیە. پاشان هەستانەوە، ئەو کاتێک کە دەڵێن سەمیع الله لمن حەمیدە، تەبەن ذیکرەکان سونەتن، بەڵام هەستانەوەکە کە هەڵدەستیەوە دەبێت قیت ڕاوەستی، ئەو جار بە ڕاوەستاوی هەموو ئەندامەکانت لە حەرەکە بکەون و جوڵەیان تێدا نەمێنێ، ئەو جار
طبعا دەتوانێت بچێ سوزدە ئەگەر وانەکەی نوێژەکەت ناتەواوە و نوێژەکەت دروست نییە چونکە ئەساسیترین ڕوکنی سەرەکی نوێش ئەوانن چوونە ڕکووعە ڕاوەستانە کە ئەگەر ئەوانت ناتەواو بوون طبعا نوێژەکەشت ناتەواو دەبێت حديثي صحي پیغمبری شو که پیغمبر صلى الله عليه وسلم بو پیاوی فرمو ثم ارفع حتى تعتدل قائما راستوا هستوا لركوع قيد ببوا حتى همو اندام كانت لحركه دكون باشان حديثي كمان هي پیغمبر فرمو لا ينظر الله الى صلاة رجل لا يقيم صلبه بين ركوعه وسجوده خواهي گورا سيري نوێژی کەسێک ناکە کە پشتی ڕاز ناکاتەوە لە دوای ڕکوع و لە دوای سوزدە ئەو کەسەی کە لە ڕکوع هەڵدەستێتەوە بەڵام تەواو پشتی قید ناکاتەوە و جەستەی لە حرەکە ناکەوێت خی گەورە سەیری نوێژەکەی ناکە یعنی نوێژەکەی لێ قبول ناکە و نوێژەکەی بەو شێوازە نیە کە خوا دەیەوێت خاڵێکی دیکە ڕوکنێکی دیکە بریتە لە سوزدە بردن کە بە بێگومانی سوزدە بردنیش بە نەسی آيات وفرمودي صحي پیغمبر صلى الله عليه وسلم كده فرمي ثم أسجد حتى تطمئن ساجدا برو سجدة أو يك باشان لناو سجدة بمينوا حتى جستد لحركة كده چون سجدة سل عرزيدانان دز لسر عرزيدانان قاز لسر عرزيدانان نيوچاوان ولود لسر عرزيدانان أو بشكي ركنكيا بشكي ديكي ڕوکنەکەی ئەوەیە کە دەست و قاچ و نێوچاوانت لەسەر زەوی بمێننەوە و جەستەت حرەکەی تێدا نەمێنێ ئەو جار هەستیەوە بۆ نێوانی دوو سوزدەکە بۆی ئاگامان لێی بێ سوزدەی هەردوو سوزدەکە تەوان یەکەم و دووهەم چوونە سوزدەکە شێوازەکەی کە ئێستا ئەندامەکانی سوزدە باز دەکەین و مانەوە لە سوزدەدا هەتا جەستەت لە حرەکە دەکەوێت ڕوکنی سەرەکی چوونە سوزدە بەتەنێ سەر لە عەرزیدانان بەتەنێ و هەستانەوە بەس نییە ئەوەندە خەڵک هەیە دەچەمێتەوە تا دڵە سوبحان ڕەبی الأعلا خێرا تەوان هەر لە ڕێدا نیوەی پێشەوەی سەری لە عەرزیدانی سوبحان ڕەبی الأعلاکەی دەڵێت و بحەمدیهەکەی لە کاتی هەستانەوەدا دەڵێ یعنی یەک ترکەش لە ناو سوزدەیدا نامێنێتەوە تەنها سەری بە عەرزێ دەکەوێت و هەڵدەستێتەوە ئەوە سوزدە بردن نییە بیبەی و نەیبەی وەکو یەکە ئەو نوێژە قبول نییە بۆ چونکە سوزدەت نەبردووە کە ڕوکنی سەرەکی نوێژە سوزدە بردنەکە ڕوکنێکە مانەوە تێیدا تا جەستەت لە حرەکە دەکەوێت ڕوکنێکی دیکەیە ئاگامان لێی بێ سوبحان ڕەبی الأعلا وبحەمده خوێندنی ذیکرەکە سنەتە بەڵام مانەوە تێیدا تا جەستەت لە حرەکە دەکەوێت ڕوکنی سەرەکیە ئاگات لێی بێ کەم تەرخەمی تێدا نەکەی پاشان بەچی ئەو تەمانینەیە دروست دەبێ بێگومان وەکو گوتم ذیکرەکە سنەتە بەڵام ئەگەر کەسێک بە هادیئی کە سەری لە عەرزێدانا نێوچاوانی خستە سەر عەرز لەگەڵ لوتی و دەست و قاچی خستنە سەر عەرز بە هێواشەی وتی سوبحان ڕەبی الأعلا بێگومان ئەوەندە جەستەت لە حرەکە بکەوێ واجبەکەت لەسەر لا دەچێت و واجبەکەت جێبەجێ بووە خاڵێکی دیکە تەبەن ئاگامان لێی بێ هەستانەوە لە سوزدە و دانیشتنی نێوانی سوزدەکان ڕوکنێکی دیکەیە کە ئەوەش بەداخەوە زۆرێک لە نوێژ خوێنەکانمان هەڵەیان تێدایە پێیان وایە هەستانەوە تەنها بۆ ئەوەیە سوزدەکان لە یەکتر جیا ببنەوە نا چۆن سوزدەکە چۆن مانەوە لە ناو سوزدەدا تا جەستەت لە حرەکە دەکەوێت ڕوکنە بە هەمان شێوە دانیشتنی نێوانی سوزدەکانیش ڕوکنێکی دیکەیە یعنی کە هەستایەوە لە سوزدەی یەکەم دەبێ بە دانیشتنەوە جەستەت لە حرەکە بکەوێتەوە یعنی چەندە لە سوزدەدا بووی هێندەش دەبێت لە نێوانی سوزدەکاندا بمێنیەوە ئەو جارێکی دیکە ئەڵڵاهو ئەکبەر بکەیەوە و بچیەوە سوزدەی دووهەم و کە دیارە سوزدەی دووهەم و یەکەمیش هەروەکو یەک ئاگامان لێی بێت چوونە سوزدە زۆر ئاگاتان لێی بێت پاشان ئەوەی هەمومان دەزانین بەڵام مانەوە لە سوزدەدا تا جەستەت لە حرەکە دەکەوێت زۆری نەمان کەم تەرخەمین تێیدا ڕوکنێکی دیکەیە پاشان هەستانەوە لە سوزدە نێوانی سوزدەکان دانیشتنی نێوانی سوزدەکان سنەت نییە ئاگاتان لێی بێ واجبە تەنها خوێندنی ذیکرەکەی اللهم اغفر لي اللهم اغفر لي یان دوعا درێژەکە دوعاکە سنەتە دەنا دانیشتن و جەستە لە حرەکە کەوتن ڕوکنە
ئاوا سرد بەرزکەیەوە یەکسەر بڕۆیەوە سوزدەی دووهەم نوێژەکەت بەرنەکەوتووە نوێژەکەت ناتەواوە و سوزدەی دووهەمیش هەروەکو سوزدەی یەکەمە. ئەو ئەندامانەی کە پێویستە لە کاتی سوزدەدا بەکاریان بێنین کوێ دموچاوە دموچاو لەکوێ تەوان نێوچاوانت لوتت دەبێت لە کاتی سوزدەدا لەسەر عەرز بێ. ڕوکبەتان هەردوو ئەژنۆت دەبن لە کاتی سوزدەدا دەبێ لەسەر عەرز بن. هەردوو پێت کە سنەت وایە تەوان لە پشتەوە دواتر لە سنەتەکاندا باسی دەکەین لە پشتەوە هەردوو پێت لای کەمی دەبێت لەسەر عەرز بن. بەڵام ئەگەر پەنجەکانی ڕوو بە قیبلە دانەی و بیان چەقێنی بێگومان تەوان چاکترە و باشترە. و کە حەدیثمان هەیە ئیبن عەباس دەفەرمێت إذا سجد العبد سجد معه 7 آراب. ئەگەر ئینسان سوزدەی برد دەبێ 7 ئەندام لەگەڵی سوزدە ببن. دموچاوی هەردوو لە پەدەستی و هەروە هەردوو ئەژنۆی هەردوو پێی. و حەدیثی کەمان هەیە کە پێغەمبەر لە فەرمێ صلی الله عليه وسلم فەرمانم پێکراوە لەسەر 7 ئەندام 7 ئێسقان سوزدە ببم کە بەبێ گومانی نێوچاوان لوت هەردوو بەرەدەست پاشان هەردووک ئەژنۆ وەروە هەردووک پێکان. ئەوانە ئەندامەکانی سوزدە بردنن و لە کاتی سوزدە بردندا دەبێ ئەوانە هەمووان بەکار بێنین. خاڵێکی دیکە دانیشتن بۆ تەحیاتی کۆتایی. طبعا ئەو نوێژانەی دوو تەحیاتیان تێدایە. تەحیاتی یەکەم سنەتە و دانیشتنیش تێدا سنەتە. بەڵام تەحیاتی دووهەم یا تەحیاتی کۆتایی طبعا دانیشتن تێیدا واجبە دانیشی لە تەحیاتدا بۆ تەحیات و هەروەها تەحیاتیش تێدا بخوێنی. یان دوو شتی لە یەکتر جیاوازن دەبێت دانیشی و هەروەها تەحیاتیشی تێدا بخوێنی. واتە تەحیات بە پێوە ناخوێندرێ وەکو فاتحای. بە دانیشتنەوە شێوازی دانیشتنەکەی لە سنەتەکاندا باز دەکەین پشتیوان بەخوای پەروەردگار. بەڵام گرنگەوەیە لەسەر ئەژنۆ بەرەو قیبلەوە چۆن نوێژە دەکەی ئاوا دانیشی کە دانیشتیشی تەحیاتی بخوێنی. چۆن تەحیاتی بخوێنین بێگومان تەحیات خوێندنەکەش ڕوکنە کە دوو طبعا شێوازی تەحیاتمان هەیە. تەحیاتێکیان مەشهورە بە تەحیاتی ئیبن مەسعود یەکیان مەشهورە بە تەحیاتی ئیبن عەباس ئەوانەی کە صحیحن. طبعا چەند ڕیوایەتێکی کەشمان هەنە کە دەرەجەی سیحەتەکان وەکو ئەوانە نییە. بۆیە عولەما بە ڕیزبەندی دەڵێن باشترین تەحیات تەحیاتی ئیبن مەسعودە و دوایوی تەحیاتەکەی ئیبن عەباسە. و لای مەذهەبی ئیمامی شافیعی طبعا تەحیاتەکەی ئیبن عەباس دەڵێ باشترە لەبەرەوەی کەلیماتەکانی زیاترن و گشتگیرترە. تەحیاتی ئیبن مەسعودی بە پلەی دووهەم دێت. لە هەموو حاڵەتەکاندا هەردوو ڕیوایەتەکە صحیحن و هیچ ئیشکالێک لە سیحەتیاندا نییە. کە تەحیاتی ئیبن مەسعودی کە مەشهورە ئەو تەحیاتەیە کە دەفەرمێت التحيات لله والصلوات والطيبات السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته السلام علينا وعلى عباد الله الصالحين أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله. تحيات أوندية. وتحيات ابن عباسي تن كلمية جوازا دلت التحيات المباركات الصلوات الطيبات لله السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته السلام علينا وعلى عباد الله الصالحين أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله. أوش ركن شديكيا ركن شديكي نويش لزوربي مذهب كان ذاك هل سند خلافي تدايا بريتي للصلوات دان لسر پیغمبر صلى الله عليه وسلم لا يكمي بلي اللهم صل على محمد واجبكت لسر لادسي بەڵام بەبێ گومانی ئەگەر سەڵاواتی ئیبراهیمی سەڵاواتی درێژ بخوێنی بە تایبەتی لە تەحیاتی دووهەمدا باشترە و چاکترە. تەحیات شتێکە سەڵاوات شتێکی دیکەیە بۆ دوو ڕوکنی جیاوازن. تەحیات هیچ خلافێکی تێدا نییە کە ڕوکنە بەڵام لەسەر سەڵاواتی خلاف هەیە. ئایا ئەگەر کەسێک سەڵاواتی لەسەر پێغەمبەر لێنەدا لە نوێژەدا صلی الله عليه وسلم نوێژەکەی دروستە یا دروست نییە بێگومان لە مەذهەبی ئیمامی شافعیدا بە ڕوکنێکی سەرەکی تەمان هەژمار کراوە و لە هەموو مەذهەبەکانی دیکەشدا لای کەمی سنەتێکی مؤکەدەی زۆر خێری پێغەمبەرە صلی الله عليه وسلم و پێغەمبەر تەرکی نەکردووە. بۆیە ئێمە وەکو ڕوکن وەری بگرین باشە بە تایبەتی لە تەحیاتی دووهەمدا سەڵاوات لەسەر پێغەمبەر لێدەین صلی الله عليه وسلم و ئەگەر بکرێت سەڵاواتە درێژەکەش بێ بێگومان خێرترە و چاکترە. یەکێکی دیکە لە ڕوکنەکان بریتە لە
سەلامدانەوەی یەکەم. دوو سەلاممان هەیە، طبعاً سەلامی یەکەم سەلامی دووهەم. هەموو مفەسسیرین، هەموو فەقیه و زانا و شەرع زانەکان پێیان وایە کە تەحیاتی یەکەم واجبە، ڕوکنە، و تەحیاتی دووهەم سنەتە، لەگەڵ بوونی کەمێک خلاف، بەڵام ئەوەی کە مەشهورە و متەواترە و خەڵک وەک دەڵێ شیبهە ئیجماع و یەکدەنگیەکی لەناو ئومەتی ئیسلامیدا لەسەر دروست بووە، بریتێ لەوەی کە سەلامدانەوە بەلای ڕاستە واجب بە و پێی لە نوێژ دێ وهروها سەلامدانەوەی لای چەپ سنەتە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموون کە لە نوێژێ دەبوویەوە بەلای ڕاستە ئاوڕی دەدایەوە تا لە پشتەوە سپیاتی دموچاوی دەبیندرا، تەواو سەیری پشتەوەی دەکرد، دەیفەرموو ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه، وهروها بەلای چاپدا سەلامی دەدایەوە، لەوێش دیسان دەیفەرموو ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. ئەوانە تەنها ڕوکنەکانی نوێژ بوون، تەنها ئەو شتانە بوون کە ناکرێ نوێژ هیچ کامێک لەوانەی تێدا نەبێ. هەر کامێک لەوانە لە نوێژدا نەبوو ئەگەر بە لەبیرچوونیش بێت نوێژەکە بەبێ گومانی قبوڵ نییە، دەبێت دووبارە بکرێتەوە، و هەروەها ئەگەر نوێژەکە لە ئەوەلی ڕادووبارە نەکردەوە تەنها هەڵەکەت چاکرد، دەبێت سوزدەی و سونەت وایە سوزدەی سەهوشی بۆ ببەی. غەیری ئەوانە شتەکانی دیکەی ناو نوێش زۆرینەیان سنەتن و پێغەمبەر صلی الله عليه وسلم کردوونی تا ئەجری زیاتر، پاداشتی زیاترمان لەسەر دەستکەوێ. بەڵام ئەو ڕوکنانە مەجالی ئەوەیان تێدا نییە کە بیانکەی یان نەیکەی، یان بە ناتەواوی و بە نەخستانی بیکەی. ڕوکنەکان شتە ئەساسی و بنچینەیەکانی نوێژن کە ناکرێ کەم تەرخەم بینتیاندا، ناکرێ بە ناتەواوی بیانکەین، لەوانەدا بە ئەو پەڕی احتیاط و ئەو پەڕی وردەکاری بکەین. لە سنەتەکانیشدا ئەگەر نەمانکردن یا وەک دەڵێ کەم یا زۆرمانکردن، بێگومان لەسەر ئەوان ئەگەر کردمانن ئەجری زیاتر و نەکردنیان گوناهمان ناگاتێ. بەڵام ضرورە ئێمە بزانین لە نوێژ کام شتیان ڕوکنە و ئەساسیاتە، مەجالی واسهێنان و تەرککردن و کەم تەرخەمیکردنی تێدا نییە، و کامیانی سنەتە، چونکە زۆرینەمان نوێژەکان بە سنەتەکانەوە دەکەین، بەڵام زۆر جار ئەگەر پرسیارمان لێ بکرێت یا کەسێک فێری نوێژکەین، لەوانەیە نەزانین واجبات و ڕوکنەکان، سنەت و ڕوکنەکان، هەیئات و سنەتەکان لە یەکتری جیا بکەینەوە. نوێژ خوێن ئەگەر نوێژی کرد، بێگومان ئەگەر لەسەر بەسیرەت و چاوڕوونی بە عیلم و زانستەوە نوێژەکەی بکات، بزانێت کام شتانان ڕوکنن، کامیان سنەتن، بە کامیان نوێژ بەتاڵ دەبێتەوە، بە کامیان نوێژ بەتاڵ نابێتەوە، بێگومان ئەجری زیاتر و خێری زیاتری دەست دەکەوێت. کە پشتیوان بەخوای پەروەردگار لە دەرسەکانی داهاتوودا باسی سنەت و شێوازی دروستی نوێژکردن دەکەین. خوای گەورە نوێژ و عیبادەت لە هەموو لایەکمان قبوڵ کات و شارەزاترمان کات لە شریعەت و ئاین و بەرنامەکەی خۆی. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.